والله السير كردن سرتاي یان بنەمای هەرچی گرفتێکە کە تووشی ئینسان نەبێ لە سیرکردنەوە دروستە بێ. فالنظرة تولد خطرة كراخر هر چاوە کە سیر ئەکا خەیاڵات بۆ ئینسان دروستەکە، خەیاڵ فکر بۆ ئینسان دروستەکە، فکر شەهوەت لە ئینسانە ئەجوڵێنێ. اینجا شەهوەت لە ئینسانە ئیرادەیەکی بە قووەتیە دروست ئەکا، ئیرادەکە بەهێزەوێ بەزێ ئەبێتە عەزیمەتێکی جازم لەم ئینسانە ئیلا ئەکەوێتە ناو هەڵەوە کە بووە عەزیمەت. بۆیە لە عەزیمەتە ئینسان گوناهەکەشی نەکرد بێت تووشی گوناه هەبێ، لە عەزیمەتە گوناهت نەکرد بێت تووشی گوناه ئەبیت. واتە هەموو خەیاڵاتێکە بە دڵی ئینسانایەت و بە فکری ئینسانایەت وانیە لە هیچی گوناهی نەبێ، کامیان بۆ عەزیمەت لای تۆ، بۆ خەسڵەت لە لای تۆ تەوا. تەسەوورکەن کەسێک ناتوانێت دزی بکە ئەگەر دزی لە ناخیانەوە بێتە عەزیمەت، بۆیە بەشی عەزیمەتەکە لە دڵی ئینسانە تووشی گوناه هەبێ. کەسێک ناتوانێت زیناکە ئەگەر نەبووێتە عەزیمەت لە لای مەسەلەی زینا. بۆیە هەموو سەرەتاکە ئەگەڕێتەوە بۆ سیرکردن کە تۆ سیرت کرد خەتەرات کە گوناهت لەسەر نیە، لە خەتەراتە لە مێشتا دروستە بێ، دوای بێتە فکرێک لە لای تۆ، دوای وردە وردە ئەمە ئیرادەیە بۆ تۆ دروستەکە و ئیرادەکەش ئەبێتە عەزیمەتێکی جازم لە تۆیە، واد لێ ئەکا کە هەموو کاتە ئیستعدادی زیناتەیە یا بە دوای زینایە دڵت ئەگەڕێ، بۆی ئینسان تووشی زینا ئەبێ.